تاهر ئاڵچی سەرۆکی پارێزەرانی ئامەد لە کاتی بەڕێوەچوونی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا کە بانگەشەی لایەنەکانی دەکردە تورکیا بۆ ئاشتی و پێکەوە ژیان تیرۆر کرا. تیرۆرکردنی تاهر ئاڵچی ناڕەزایەتێکی زۆری لە ناو دەرەوەی تورکیا بە دوای خۆی داهێناوە. سەندیکای پارێزەرانی کوردستانیش بەشێک بوون لەو ناڕەزایەتیە و ئیدانەی تیرۆرکردنی تاهر ئاڵچیان کرد. سەندیکای پارێزەرانی کوردستان کە ئەو پەڕی خەمناچی و دڵتەنجی خۆی بە شەهیدکردنی ئاڵچی ڕادەگەێنێت، پرۆتستۆی ئەو کوشتنە دەکات. هیوادارین بە زووترین کات بکوژانی ئاڵچی بگەنە سزای ئەو تاوانە ناشرینەیان. شەهیدکردنی ناڕەوای ئاڵچی تیرێکی ترە لە پرۆسەی ئاشتی و پێکەوە ژیان لە ئامەد و لە باکووری کوردستان کە هیوادارین خوێنی پاچی ئاڵچی ببێتێ سەرچاوە بۆ گەڕانەوەی عەقڵ منطق بۆ هەموو لایەنەکان لەم شارە کە زمانی شەڕ و کوشتن نەک چارەسەری کێشەکان ناکات، بەڵکو و ماڵوێرانی و ئاشوب زیاتر دەکات. بەڕێزان، سەرجەم مرۆڤ دۆستانی دنیا، هاو پیشە و هاوڕێیانی ئاڵچی، ئێمە دووپاتی هاوخەمی و هاوسەنگەری ئەم دۆستەمان دەکەین. بۆیە هاوخەمی و هاوسۆزی خۆمان بۆ ئەم کارەساتە دڵتێزێنە دووپات دەکەینەوە. داواکارین لە سەرجەم ڕێکخراوەکانی مرۆڤ دۆستان و سەندیکاکانی پارێزەرانی جیهان هەڵوێستی جددیان هەبێت لە ئاس ئەم ڕووداوەدا. پارێزەرانی کوردستان تیرۆرکردنی تاهر ئاڵچی سەرۆکی پارێزەرانی ئامەد با تیرۆرکردنی یاسا و ئاشتی و پێکەوە ژیان و تیرۆرکردنی مافی مرۆڤ دەدەنە قەڵەم و دەڵێن تاهر ئاڵچی بەرگریکاری مافی مرۆڤ و پیاوێکی جوامێر و ئاشتی خواز بوو. هەر بۆیە پارێزەرانی کوردستان خۆیان بە خاوەنی کەیسەکە دەزانن و دژی تیرۆرکردنی ئاڵچی دەوەستنەوە. تیرۆرکردنی تاهر ئاڵچی تەنیا تیرۆرکردنی کەسێک نییە، بەڵکو ئێمە وای دەبینین کە تیرۆرکردنی یاسایە، تیرۆرکردنی هەموو ئەو ڕێگانەیە کە لە بۆ ئاشتی و ئاشتەوایی گراوەتە بەر، تیرۆرکردنی مافی مرۆڤە لە سنووری تورکیا. بۆیە ئێمە لێرەوە دووبارەی دەکەینەوە، زۆر بە توندی ئیدانە دەکەین و کارێکی ناڕەوا و نەحەق. هەر دەرەدۆرێ جڤاکا تورکیە هیوی دکە. تاهر ئاڵچی یەکێک بوو لە پارێزەرە بەنێوبانگەکانی شاری ئامەد و تورکیا. نزیکەی 25 ساڵە کاری پارێزەری دەکات و با کەسێکی ئاشتی خواز و سەروەری یاسا و بەرگریکردن لە مافی مرۆڤ ناوزەند دەکرا. تیرۆرکردنەکەشی لە کاتی بانگەشە بوو بۆ لایەنەکان بۆ ئاشتی و پێکەوە ژیان لە ئامەد و دوورکەوتنەوە لە توند و تیژی و شەڕ و ئاشوب لە ناوچەکە. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.